بۆیە بەڕێزەکان پەیامی خۆم بۆ خۆشەویستانی خۆم ئەوەیە کە چۆن گومانی باش بە خۆشەویستەکانمانە بین لە دنیاە کە چاکەیان بۆمانەوێت کە خۆشیانەوەی لە دایک و باوکەوە بگرە هەتاوەکو سەروتر هەتاوەکو خواردتر ئەبێ بە هەمان شێوە گومانی باش بەخوای خۆمان بەرین. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئافرەتێکە بینێ لە ناو گەرمەی شەڕ و لە ناو کێشمەکێشم و لە ناو ئاسنە مناڵێکی دێون بۆ بە دوایە گەڕێ کە مناڵەکەیە دۆزێتەوە باوشی پیاکا و ئەی لێسێتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئێوە تەسەوڕەکەن ئەم ئافرەتە ئەم مناڵی بخاتە ئاگرەوە مستەحیلە خۆیە چێ بەس ئەو ناخاتە ئاگر. دێ فەرمێ خوای گەورە لەم دایکە بۆ ئەم کۆرپەیە بە سۆسترە بۆ هەڵدەکی. الله تەواو من ئەگەر وام شک برد ئەگەر دەرمانی تاڵیش بکرێ بە قوڕ مازانم نەخۆشم بەزەی پیامایەتەوە یە چابمەوە لەبەرەوە دەرمانەکە قبوڵەکەم ئازارەکەش قبوڵەکەم ئازاری دەرزیوان بێت چکە ئەوان لە من بۆ خۆم بە سۆستەرن. بەرەو خۆشەویستەکانم وا شک بەرین خی گەورەمی خۆشەوێ وە خێریشی بۆمانەوێت و هیچ کاتێکیش گەر شەڕی شەبێ لەسەر دێکەمانە خراپەشە بێ لایە بە با خۆشمان حەزمان لی بێ بەڵام عەقلی بچووکی ئێمە ئەو نەبڕەکات لە قیامەتیشان بۆمان دەرەکەوێت کە ئەم خوایە چی بۆ فەراهم هێناوی لە دنیا و لە قیامەتە و چی لە کۆڵ کردوینەتەوە لە ناڕەحەتی و ناسۆر لە دنیا و لە قیامەتە. ئەجا ئەزانی خواکەی ئێمە جیاواز بۆ لە هەموو خوا دەستکردنەکانی تر